گوڵێکی خۆڕسکیە حەز بە ناوچە سارد و کوێستانیەکان دەکات. کوێستانەکانی برادۆست مەڵبەندێکی گرنگی ئەم گوڵان. لەم ناوچەیەش بە گوڵەڕوون دەناسرێت. ئەوە گوڵێکی تەبیعیە، بۆنی زۆر خۆشە، زۆریش بە مقاومەیە. لە دەڤەری برادۆست لە هەندێک شوێن هەیە، زۆریش بۆنی خۆشە، گوڵێکی یەکجار جوانی سروشتیە و لە تەک ئەویش گوڵێکی ترشی نەبی پێی ئەڵێن بوژان. بۆنی خۆش و جوانیەکەشی ئاسوودەیی و ئارامیت پێدەبەخشێت. بیبەیتەوە ماڵەوە. لە کوردەواریش بۆ چارەسەری نەخۆشی بەکارهێنراوە. ئەم گوڵە بە خۆراکێکی سەرەکی مێشهەنگیش دادەنرێت. لە کوردستان نزیکەی 3000 بۆ 3500 جۆر ڕۆکی سروشتیمان هەیە. بەشێکی زۆری ڕووەکەکان لە ناوچەی دارستان هەمانە، بەشێکی تریشی دەکەوێتە ناوچەی کوێستانەکان. ئەوەی کە دەکەوێتە ناوچەی کوێستانەکان زۆربەی زۆری ئەو ڕووەکانن کە لە ڕووی پزیشکیەوە سوودیان لێ دەبیندرێ و لە هەمان کاتشا لە ڕووی خۆراکیشەوە سوودیان لێ دەبیندرێ و هەندێکیشیان وەکو گوڵە بەڕۆن یاخود گوڵە ڕۆنی پێدەڵێن لەو ناوچانەدا دەڕوێن زۆر گرنگن بۆ هەنگ زۆری سیفادیان لێ دەکات و بە دڵنیاییشەوە لە ڕووی پزیشکیشەوە سوودێکی زۆر تایبەتی هەیە. گوڵەڕوون ناوە زانستیەکەی زێڕی خۆرە. ناوەڕاستی مانگی 6 سەرەتای گوڵدانیەتی. درێژیەکەی لە نێوان 15 تا 30 سانتیم دەبێت. بە وشکراوی بە درێژایی ساڵ بۆنی ئەم گوڵە دەمێنێت. سەرچاوە تەندروستیەکانیش دەڵێن ئەم گوڵە ژەهر لە ناو دەبات بۆ ئارامکردنەوەی ماسوولکەکان، کەمکردنەوەی هەوکردنی جونگەکانیش بەسوودە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.